ئێمە وەکو لیستی هاوپەیمانی کوردستان هەروەها کاندیدانی لیستی هاوپەیمانی کوردستان لەسەر بنەمای ئەو خواست و ویستەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ یەکڕیزی و تەبایی و کۆدەنجی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و لە عێراقیش لەسەر ئەو بنەمایە لیستی هاوپەیمانی کوردستان دامەزراوە هەروەها بڕیارە لە داهاتووە بۆ ئەو ناوەندە گرنگ و هەستیاری بەغدا کە ناوەندێکی گرنگی یەکلاکەروی بڕیارە سیاسیەکان و هەروەها ناوەندێکی گرنگی دارایی و ئابووریە وا بڕیارە هەمومان بەیەکەوە بۆ بەهێزی پێگەی سیاسی لایەنە سیاسیەکانی کورد و هەرێمی کوردستان و نەتەوەی کورد لە بەغدا بەیەکەوە بچینە ئەوێ داکۆشی لە مافەڕەواکانی خەڵک بکەین، داکۆشی لەو دەستکەوتە خزمەتگوزاریانە بکەین کە لە ئێستاە بەدەستمان هێناون و هەروەها هەوڵی خزمەتگوزاری زیاتر بدەین لە داهاتوە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەروەوانشمان بیر نەچێ هەموو ئەو بابەتە هەڵپەسێراوانەی کە لە نێوان هەولێر و بەغدا یەکلا نەکراونەتەوە داکۆچی لەو بابەتە گرنگارنەش بکەین بۆی بتوانین پێشمەرگە بودجە و موچە ناوچە دابڕێنراوەکان هەموو ئەم بابەتانە داکۆچی لێ بکەین لە پێناوی خەڵکی کوردستانە.